مژدە مژدە پرۆژەی بەهاری دڵان، بەهارێک بۆ دڵە ساردەکان، ئاوێک بۆ گەروە تێنوەکان. ڕێکخراوی شکۆی ئومەت هەڵدەستێت بەکردنەوەی پێشبڕکەیەک لە ژێرناونیشانی بەهاری دڵان کە پێک دێت لە 250 پرسیار وڵام. پڕیەتی لە زانیاری گرنگ و سوودبەخش سەبارەت بە قورئانی پیرۆز. شێوازی تاقیکردنەوەکە پرسیارەکان بە شێوازی هەڵبژاردنە. تاقیکردنەوە بە ماوەی یەک کاتژمێر مۆڵەت دەدرێت. ڕۆژانە پرسیار وەڵامەکان دادەنرێت. سەرکەوتووەکانی پرۆژەکە لە کۆتاییدا بڕوانامەیان پێدەبەخشرێت. خەڵاتی شایستە ئامادە دەکرێت بۆ یەکەمەکان. سەفەری عومرە و چەندان خەڵاتی تری شایستە. بۆ دەستکەوتنی کتێبەکە بە PDF لە چەناڵی تلیگرامی شکۆی ئومەت. تاقیکردنەوەکە لە ڕێگای لینکی تلیگرامی شکۆی ئومەت ئەنجام دەدرێت. ناونووسین لە ئێستادا دەست پێ دەکات. تاقیکردنەوەکە لە ڕێکەوتی 1/9/2024 ئەنجام دەدرێت. بە فەرموون ئەمەش لینکی ڕێکخراوی شکۆی ئومەت.